ئینامی هۆرامان جەژنەتە مبارەکە بۆ سڵاتان لەبێت ئازیزانم لە تەوێڵەی جوانەوە بەرنمەیەکی تری گەنجینەتان پێشکەشەکەین سلااو لێبێ سلااو لێبێ دووبارە جەژنە پیرۆز بێ بە دیالێکتی هەورامی بەڵێ بە شێوەزاری ڕەسەنی هەورامی پێم خۆش بۆ و چەند وشەیە پیرۆزبایی لە بینەرەکانمان بکەین جا هەر ئەو چەند وشەیە ئەزانی یان هەر تەواوی دیالێکتی هەورامی ئێمە میوانی بەڕێز کاک جەمیل هەورامی باشە پرسناوی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان سەرۆک کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستانین بەڵێ لێرەین لە هەورامان و ئینشاڵات دوای جەژنیش دەورێکمان بۆ کاتەوە لەگەڵ هاوڕەکانی وردەوردە فێربوونی دیالێکتی هەورامی ئەو شێوەزارە ڕەسەنە کاک جەمیل سڵاو لێبێ جەژنت پیرۆز بێ سلام جەشمێش خیر بەدی سەر و چەما جەژنە مبارەکە بوو لەبەرەوە سەرەتا تۆ بە هەورامی دەست پێکرد بۆیە وتم منش بەخاتنەکە و جەژنە پیرۆزەکەم بە هەورامی بێ بە بۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆزەوە پیرۆزبایی لە ئێوە و لە هەموو کارمەندانی کورسات و کەسوکاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگەدەرینەکان و کەمەندامانی چەنگەر و زیندانیانی سیاسی هەموو تێکۆشەرەکانی ملەتەکەمان و هەموو گەلی کوردستان و مسلمانانی جیهان پیرۆزبایان لە یەکەم ئێمە لە جەژنا بیرەوەریمان هەیە چونکە هەموو لە ئێمە لە مناڵی ئێستا بۆ بە ڕۆژێکی ئاسایی لامان بەڵام ئەو ڕۆژانەمان بنەوە بۆ مناڵیمان بۆ کاتی مناڵیمان کە جلی جوانیان بۆ کڕین و پیاڵاویان بۆ ئۆکڕین و جەژنانەیان نەداینێ و ئەو بیرەوەریانە لامان لە مشکمانە چەسپاوە لەبەرەوە واش لێ هاتووە چونکە بۆ بە بەشێ لە کولتوری میلەتەکەمان بە شادی و خۆشحالی و پێشوازی لەکەین ئێستش من چۆن کاتی خۆی حەزم لە جەژنا نەبووە ئێستش نەوەکان و مناڵەکانم هەرچەند مناڵەکان دوو خڕمژنیان هێناوە و کچەکانیش مشیان کردو بەڵام احتیادی هەر جەژنانشیان کلتوری جەژنانە لە ماڵ ئێوە هەرماوە گەورەکان جەژنانە وەرەگرن بە خێزانەکەشم جەژنانیان نەدەیتێ بڵێ زۆر باشە کەواتاگەر ستافی کورساتی ژدانە ئەمڕۆ لەگەڵ کاک جەمیل جەژنانە وەرەگرین ئەگەرنانی جەژن لێرە بخۆن لای من جەژنانتان باشانی جەژن بێ برنجەکە بڵێ ئەو جەژنانەکەشتان دەمێ جەژنانەکەی چییە؟ بڵێ ئەم هەوا پاک و خاوێنە ئێمە لەگەڵ برادران لە ستافی کورسات لێرەین ئەوە جەژنانێ بۆ خۆی باشە لەگەڵ قەیسەکەی جەژن نێوانت چۆنەکە وڵا بێنم نییە بینت قەیسی بە کاڵی زۆر حەز دەکەم بە میوەی بڵێ بەڵام بە چێشتی قەت نەمخواردووە یعنی ئەگەر شلێککە نەبوو بێ لە جەژنا جەژنیش نەخواردووە بەڵام نانی جەژن نەخۆی بەس قەیسەکە ناخۆم بەڵام هین ناخۆم شلێ قەیسی ناخۆم دوو خواردن کە حەزیان لێ ناکەم یەکەم شلێ قەیسە دوم دوێنەیە کە نایخۆیت نایخۆم باشە بەس بە شێوەیەکی گشتی باسیەوەت کرد کە هەر لە مناڵەوە یادگاریمان هەیە لەگەڵ جەژنا بەڵام خۆت بۆ خۆت یعنی نێوانت لەگەڵ جەژنا چۆنە پەیوەندی کۆمەڵایەتیەکانت میوانداری ینی ئێوە لە شوێنێکی وەهایان بێگومان دەبێت پەیوەندی کۆمەڵاتیەکان زۆر باش بێت خۆت لە جەژنا ینی لەو کەسانی کە دڵز ئەکرێتەوە حەزت لە جەژنا یان بێتاقەتەبی نا من زۆر حەزم لە جەژنا بەڵێ حرمەتی ئەو ڕۆژێکرم کە بوو بەشێ لە کولتورمان وەکو باسم کرد بڵێ هەروەها على بڵێ حشت مع الناس عيد شتێک جەژنێک نەحەشت لەگەڵ خەڵکە جەژن بێ ئەی جەژن لەگەڵ خەڵکە جەژنەکە خۆشترە بێ چونکە ئێمە لێرە تەوێڵا هەموو ڕۆژانەی یەکتر ئەبینین بەڵام بە تایبەتی بە جەژنان و ئەوانە هاتوچۆی یەکترەکەین سەرەتا ئەچین بۆ ئەو ماڵانەی کە خەڵکێک کۆچی دوایی کردووە نۆجەژنیەتی بەبنەی نۆجەژن هەرچەند پیاوەکان لە مزگەوت کۆوە بینەوە ئێمە لە سلێمانی واکەین ئەو هەورامیانەیە کە لە سلێمانین لەوێ تایبەتی تێوەڵەکان لەوێ ئەچین لە مزگەوت کۆ بینەوە پیرۆزبایی جەژن لە یەکترەکەین و چونکێسە زۆر بوون لە شارەکانی شارڕێمەکان بەتابەتی لە سلێمانی ڕۆژە بە لەوێ تر تۆزی ئەرکەکەمان کەمترە بێتەوە مەگەر کەسێکی تایبەت و ئەوەی کە نوجەژنی ملوکێتی بچینە ماڵەکەی نا هەموو یەکتر بینین لەوێ و جەژنە پیرۆزە لەیەکەن و گەردنی یەکتری جازاکەین کاک جەمیل حەلێرە لە تێوەڵە لەدایک بووی لە تێوەڵە لەدایک بووم لە تێوێڵە چوومەتە مەکتەب لە تێوەڵە هەر لە تێوەڵە چەند خوێندوە سەرەتایم تەواو کردووە من ئەو کاتە ئێسناع سانەوی بوو ئیعدادی نەبوو تا پێنج سانەی خوێندووە حتمما تەوێڵە ئاوا نەبووە نیە بەڵێ ئاوا نەبوو کو سروشتی ئێستا تەوێڵە نا سروشتی تێوێڵە جیاواز بوو لەگەڵ ئێستا من ئێستا ئەبینم خانوو ئەکەن
لە بڵ و نەچر و مەرمڕ و شتێکن زۆر حەز بە دیمەنی ناکەم چونکە ڕاهاتوون لەگەڵ سروشتەکەی جارانە هەر بە تەقلیدی هەم بیناسازی ئەندازیاری بیناسازی هەورەمانیان تێک چوێسە هەم ئەو کەرسانێک ئێستا بەکارێن ناگونجێ لەگەڵ دیمەنی شاخەکانیە لەگەڵ دیمەنی کۆڕانەکانە لەگەڵ دیمەنی سروشتی ئێرە ناگونجێ و حەزم لە بڵ و نەچر و ئەو شتانە نییە مەڕبڕوانێت واجهەی خان و هەر تەقلیدە کۆنەکەی خۆمان بەرد و قوڵەکە یا وشکە کەڵەکەکە داڵەڕا و گوێسوانە و ئەوانە بێ حەزم لەیەتی بەڵام تەوێڵە هەر خۆشەویست سەلام هەرچەند شکلی بینەکانی چۆن بێ مهم خاکەکەیە ئاو هەواکەیەتی ئینسانەکانن لە تەوێڵات دڵم پێیان نەکرێتەوە باش ئەوە تایبەتە بە هەورامیەکان کاک جەمیل نا ئەمە یەکێک بووە لە جلوبەرگی مادەکان لەوێەوە هەر سەردا هەبووە بەڵام هەورەمیەکان پاراستویانە وەکو شتێکی کللتوری هەورامان پاراستویەتی ئەژنا سەرەتا جلی سەربازەکانی ماد بووە ئەمە بەس ئێستا کوڵەباڵی هەورامیەکە حسابە ئاخر ئێستا ئێمە پاراستومان هەر لەبەرمان کردووە ئێستا بۆ بەهی هەورامی ناوی دەرکردووە ئەژنا خۆ بەگزاکانی جاف وەختی خۆی لەبەرەکە شوێنەکانی کە لەبەریانە کرد بە تابەتی منتیقی هەڵەبجە جاف و هەورامی هەموو تیرۆتایفەکانی تریش لەبەریان دەکرد بەڵام ئێمە زیاتر چونکە جلێکی ڕستنی کوردیە زۆر احتزازی پێوەکەین لە ناو ئەم باخەیە داری زۆر جوانمان بینی وردەکاری زۆر جوان هەیە لە ناو باخەکەی ئەمانە خۆت تااقەتت هەیە لەگەڵ سەوزای و لەگەڵ ئەم دارانە و یان کەسێکی تر بۆت ئەکاوتۆ من ئەندازەی خانووەکە بەڵێ ئەگەر دوای تەماشاکەن یان نەکەوتن تەماشاکەن خۆم کردومە چیمەن و گوڵ و حەدیقەکەی تەنظیمی خانووەکەی سەرەوە شەر ئەوەی سەری شەو خۆم ئێرەش خۆ کردومە بەڵێ چیمەن و دار و بار و شتەکانیش دیسان خۆم اختیارم کردووە خۆشم نەخشەکەیم کێشا و دروستم کردووە ئەو سنۆبەرە تایبەتە لە عێراقانیە ئەوە لە فەڕەنسا لە قسمە ناو جانتاوە تقریبا 20 سانتیمەتر کەمتر بوو هێنام لێرە ڕوان و مەسڵ ئێستا ئاوا گەورە بووە ئەوەی تریشیان ئەوەی هەڵم پاچیوە چوو هەڵم نەپاچایە ئێستا لە خەکانی خوار و گەشتبوونە ئێرە بەڵام ئەوە هیچ شوێنێکە کە دەورەکەی چۆڵ بێ بەڵامی تر لەوێ ڕوانند بووم حەزم نەکرد هەڵی چێش بە و گەورە بوو بەڵامی هەڵم پاچیوە تا سەرەوە ئەوەش لە ئەڵمانیا هێناوە هەر بەو شێوەیە ئێتەما باقی شتەکانی کە خۆم ڕوانم و دوایی ئەو شێوە ئەندازەیانێک هەیە ئەوەکو کورتی وایە ئەو باڵندەیە ئەوە باڵندەیە ئەوە سەبەتەیە ئەمە هەموو تەکاریانە خۆت کردوتە خۆم وام لێکردون بەمەقەتێکگرم بەدەستمەوە بێتاقەتی ئەندازیارنی خۆت ئەندازیاریش و من جێبەجێکار نەبێ بە قسەی خۆم بێت سەلیقەی باغداری و باخشە و گوڵ و گوزار و ئەو شتانم هەیە ئەو ئیشانێک لە سلێبانیش کردومەوە ئەوە شایەتی ئەوەیە قەلاچۆلان دارچووەکان هەمووی نەک ڕێقڵاچوان تۆکان باخشەکانی سلێمانی پارکی ئازادی تەنهانی وی سیاجەکەی کرا بووتم چوم نەخشەکەشم کردو و کردوشمەروە بە شوێنەکانی کەش ئەوەی عەبدوڕەحمانی زەبیحی ئەوەی جەواهیری ئەوانەی لای بڵوبە ئەوەی شەید سەلاحی مهندس ئەوەی هەموو ئینەکان باخشەکان من کردو من 152 باخشە لە ماوەی 3 ساڵە دروستم کردووە جنابی مامزاشم مۆزەم نەبووم لە شارەوانی بەڵام مامزرار ئەو دار و شتانەی بینی لە قەڵاچوالان و لە بینی سکرتارەتی مەکتەبی سیاسی و دارەکانوانە گوتی پێم خۆشە ڕۆی ساڵی لەوێ بەڵام ساڵەکە بووە 3 ساڵ قەت میوانە تاتۆتە ئێرە و کە ئەمانەی بینۆ داوای ئەوەی لێ کردبی کە جنابی مامزرار تەشریفێنە هەزار ڕەحمەتی لێبێ هاتوو بۆ ئێرە هات بۆ ئێرە دوجار هات بۆ ئێرە بەڵێ یەکەم جار کە هات وتی وەڵا نایە مەژوورم لێرە دانیشتمە حوسە جوانی چۆن بەجێڕم هەتا وتی بۆ شتێکی واش دروست دەکرێت خۆت ئەندازیارە ئەندازیارەکە سەلیقەیە بێ و من ئەندازیاریش نیم بەڵام حەزم لێتی زۆر پێخۆش بوو ڕازی بوو زۆر دانیش لێرە بەڵێ باباسێکی ژن و ژنخوازی بکەین لە تێوێڵە با پرسیارانە بۆ تۆ جێبێڵم هەم قانونیت هەم ئیتریشی خۆتانە باس لەوە کردوتە کوڕم ژنی هێناوە وە کچیشم یاوە بەشوو کاکە جەمیل ئەوانەی کە لە هەورامان و لە تەوێڵە با بڵین هەورامین تەنها لە ناو خۆیان ژن و ژنخوازیەکەن نا ئێستا هەر لە تێوێڵا خەڵکەیە هەڵەبجەیە خەڵکەیە سلێمانەیە ژن مەبەستم ژنەکان بەڵێ 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 خەڵکەیە
یەکی شوێنەکانی کەیە ئێمە پەیوەندیەکانمان وە هین نین ئەوەندە لەگەڵ خۆمانە داخراو بین هەر لەگەڵ خۆمان تێکڵی خەڵکیەکە نەکەین شیشمانداوە بە خەڵکی غەیری هەورامی و بە هەڵەبجەیی بە سلێمانی بە کەرکوو بە شوێنەکانی کە منداناو لای ئێمە زۆر بە ڕێزە ڕێز لێ گیراوە تند و تیژی لێرە بەرامبەر بەژن سەفرە نییە هەر نەبووە و ناژبێت نەک هەر لە بەشەی هەورامان لە بەری ڕۆژەڵاتیش هەمان شێوەیە نەمبیستووە خەڵک کوژدا بێ ژن بەژن نییە گەورە بە بچووک نییە ژن دەباتی خوێنە ئەوە هەر بە تاوانی ئەزانن شیربایی و ئەو شتانی کە جاران هەبوو بۆ سوڕەکە نمێنێ شیربایی لا ئێمە نییە مەم کوڕەکە کوڕێکی چاک بێ شەر نییە بڵێن دەوڵەمەندە و کوریشیە و کوریشکە نییە هەڵسو کەوت و ئەخلاق و ڕەوشتی کوڕەکە باش بێ تاقیبی شێرەوە یەکەین دوایەوەی تر ماڵی دنیاوانەیان لانیە و ئەژن و من ئەژن شت بێت ئەگەر گونجا بن بە یەکەوە هیچیشیانە بێ قانعن بە یەکتر بەڵام ئەگەر نەگونجێن تەبیعەتیەکیان ئەگەر سەروەتی نامووی ئەوان بێ نانووسێت بە یەکەوە بەس توندوتیژی نییە هاتە کچەکانمان شوو بە هەورامیەکان بکەنە ناو هەورامیەکانە توندوتیژی نییە شتێکی تر باشە بەڵامەوە دەعازینەوە بۆ هەورامی سۆرانی بڵێ وەڵامشم کرد بە هەورابیەک ئەوە واقع ئەبێ دەڵێ بەڵامەکرێ ئەم کولتورە لە تەسەورەکەم لە هەندێک لادەی تری کوردستانی شەبێ بتواندرێت ئەمە تێکەڵ بکرێ بەوەی کە ئەو بابەتانی کە باسەکرێ کە پێشتریش زۆر کاری لەسەرکراوە کاتێک کە حکوومەتی هەرێم نەبوو مەسەن حکوومەتی هەرێم دام و دەستگاکانی لاواز بوو هێرۆخان زۆریشی لەسەر ئەو بابەتە کردووە لە ڕابردوودا خۆش لێرە تەنها کاکزانە بڵێ تەنها لە ڕێزگرتنەکە نییە ژنی هەورامان خۆی سەی فرد کردووە بەچی بە هەڵسو و کەوت بە ئیشکردن بە هاوکاری خێزانەکەی چاوسورکردنەوە نیەکەی ناچوانە هم لە بەلایەکە مامۆسایەکەیە مامۆسا ملکی ناوە لە خورماڵە پیاوێکی زۆر چاکە خەڵکی هەورامیە نازانم چ کەناڵی بۆ پرسایی دەکەمتی وڵای من لە ژنە ترچین هەورامی دوای وتم ماڵەدا بکەی ترسەیە لایەمە وتی قیناکە وتم بە پیاوی هەورامی ڕاش پیاکە کاکە جەمیل خێزانی خۆت هەورامیە؟ نا هەورامی نییە ئەسڵ قەراقین بەڵام لە سلێمانی لەدایک بووە خۆی و کوشەکانی و براکانی و هەمویان لە سلێمانی لەدایک بوون باشە من یەک شتی ترم بیستوە لەسەر کاک جەمیل ئەڵەن کاک جەمیل لەگەڵ زاواکانی و بووکەکانی بە دیالێکتی هەورامی قساکە بەڵام لەگەڵ مناڵەکانی خۆیە بە هەورامی قسە ناکە کاک جەمیل وایە؟ من ڕاهاتوم چووکە عادەتەن مناڵ زمانی دایک وەرەگرێت بەڵەوە کە من ژنم هێناوە دوای پێش مەگە لە پێش ملگایەتی لە منطقەی سۆرانیا بووم لە شاباژێر بووم لە قەراغ بووم پێشتر لە سلێمانی بووم دواتری چوومەوە بە سلێمانی لەگەڵ خێزانەکەم هەر بە سۆرانی قسەمان کردووە کە مناڵیش لە دایک بێ عادەتەن دایک زۆر ئەیدوێنێ و قسینی بۆ کاتوانەی خوێنێ و هەڵێسێنە و قسەی لەگەڵەکە بە سۆرانی بۆ تمی بە سۆرانی ئینم کرد ڕاهاتوم لەگەڵ خێزانەکەمە بە سۆرانی قسە بکەم خێزانەکەم سۆرانی زانێ هەورامی زانێ بەڵێ بەڵام ڕاهاتم لەگەڵ ئەوە ئیتر لەگەڵ مناڵەکانی خۆمە ناکرێت پێم ناکرێت بە هەورامی قسە بکەم مەسەرەن کوڕێکم ژنەکەی خەڵکی تەوێڵەیە خزمی خۆمانە باوکی خاڵۆزامە بەڵێ ئەگەر هەردووکەن دانیشتم ڕووەکەمە ژنەکەی بە هەورامی قسەکەم ڕوو مەچەرخان بۆ کوڕەکەم بە سۆرانی قسەی لەگەڵاکەم کچێکیش ماوە بە خوشکەزایکی خۆم لەوێ عەکسە لەگەڵ خوشکەزاکەم هەر بە هەورامی قسەکەم کە تەماشا ئەمرام کرد بە سۆرانی لە کچەکە لەگەڵ کچەکەم قسەکەم زۆر جار ئەڵێم با بە ئای بەڵێ مناڵی جەم لەودانی دەبا بە هەورامی قسە بکەین جاری واحد چەند جارێ ڕووی داوە ئەڵێم باشە دەی هەندێک قسەکەم لەگەڵ ئەما و تۆزی ئای بارێ ئابوو بنی شەرە ئەچی قسەیان لەگەڵاکەم وەختێک گەزانی ئەیکەم بە سۆرانی باشە فێربوون ئاسانە کاک جەمیل مەسەڵەن خەڵکێکێ لە دەرەوەی زمانی تۆ بۆ فێری فەڕەنسیبی بۆ فێری شێوەزارێکی خۆمانە ئەڵەن زۆر قورسە ینی هیچ قورس نییە یەکێکە لە زمانە ئاسانەکان بەڵام بە پێتان بڵێم زمانێکە ڕێگوڕشێ هەیە بەڵێ من
يوم لە بێحسێنی موسەی بۆ بنووسنی نووسویەتی لە مجللی سەروا داوای کرابوو بۆ یەکەمین کۆنگرێ فەرەنگ بۆ دەبی کوردی زمانی هێمنی ڕەحمەتی مامۆسایی شاعر بەڵێ داوت کرابوو ئەو ڕۆژە کە بەرگزار بووینەکە مەراسمەکە کرا هی کۆنگرەکە بەڵێ نوێنەرێکی ئەوان بتعدات و نەتەوەگرتوەکان بۆ وەستانی شەڕ ئێرەوڕا لە هەشتا حەوت بوو پەیامێکی نووسی بوو ئەڵێ پێم خۆش و باتمایە دەستخۆشیتان لێکم پیرۆزبایتان لێکم مەگاویکی باشە چێ هەیە نەزانێ کە شێوەزاری هەورامی کە لقێکە لە زمانی کوردی دایکی هەموو زمانەکانی گەدانی ئێرانە کۆنتترین زمان لەو مەنتیقەیە هەورامی بە پەهلەوی شێوەی هەورامیە ئاوێستا بە شێوەی هەورامی نووسراوە هەموو نووسینە کۆنەکان بە هەورامی نووسراون شاعرە کۆنەکانی هەتا سەردەمی بابانەکان زمانی ئەدەبی کوردی بووە مەسەن مەولەوی خۆ هەورامی نییە خەڵکی سەرشاتەیە تا گۆزیە هەورامی شێعر نووسیوە فەقێ قاری هەمەوەند لە چەمچەماڵە شاعرێکی تری کۆچکردو و خەڵکی جەباریە یەکێک لە شاعرە کۆنەکان هەروەها خانە قوبادی خەڵکی ئەوزی بەمۆیە خەڵکە بووە مەسەلەن لێرە عەرەب بوو بێ فێری کوردی بوو بێ لێرە بەڵێ بەڵام نوقسەی لەسەرە چۆن کەسێک لێرە مەعاون طبی بوو عەرەب بوو ناوی کامیل بوو بەڵێ ئیتر بەحسابی خۆی فێری کوردی بووە بەڵێ چ بوو بۆ سلێمانی لە مەطعەم نان بخوا کابرا وتی فەرموو ئەمریکا چییە خۆی وتر نەفەرێک کەرگەم پێی بارێ نەفەرێک کەرگە پێبارێ نەفەرێک کەرگەم پێی بارێ یانی نای نەفەری بشتمەوە بێنە هیچ تێ ناگە ئەڵێ وەڵاهی نەدەم چیەڵێ دیسان پێ ئەڵێ بابە عەرەبە بە کوردێکەڵێ باورامی بابە نەفەرێک کەرگەم پێی بارێ ئەوە تێ ناگە ئیتر عەرەبەکە تووڕە بێ و بێتەوە سەر عەرەبەکەی ئەوش تەبتەم کوردی ئەڵێ باشە بە عەرەبی پێ بڵێ وەڵا هیچ بە عەرەبیەکە تێگەم بەس بە هەورامی بە عەرەبی ڕێژی نەفەر دەجاش ئەویش ئەڵێ باشە ئەنجا دوای دێ پرسە شاگردەکە ئەوەی خواردنەکەی بێنێ ئەڵێ زەحمەت نەبێت تۆ ئەو کوردیە لەکوێ فێر بووی بەڵێ ئەڵێ وەڵا لە تەوێڵە ئەڵێ ئەوە حەدیە تا قورماڵە ئەوە یەکێکە لە شێوەزارە شیرنەکەم با لەسەرەوە بڕۆین حەزەکەم زانی بەڵێ بۆ تا ئەبکلان زمانی ئەدەبی هەورامی بوو بەڵام پێشتر بەو زمانە قسەیان کردووە بەڵێ مەسەلەن دمڵی تورکیا پیاڵێن زازاکی بۆکو ئێمە قسەکەن شەبەک باجەڵان جمهور زەنگنا شێخانی قەدرکەرەم یارسان کاکەیەکان ئەمانە هەموو پاراستویانە ئەو شوێنانەی دوورەدەست بووە سەقت بووە تێکەڵاویان نەگەر نەبووە لەگەڵ شارەکان و ڕێگەی تجاری لەسەر نەبووە و لەگەڵ نەتەوەکانی کە تێکەڵیان نەبووە پاراستویانە ژنا خۆ حەدشیشتی نووسینوانە هەیە ئەوەیە بەڵام زەروری شە بمێنێ کاک جەمیل با ئەمە دەرفەتەکە بقۆزینەوە بۆ کۆبەڵێک بەسەرهات پێشمەرگە بووی لە ژیانی پێشمەرگایەتی تا بەسەراتێکی خۆشمان هەیە لای کاک جەمیل بەسەراتی ناخۆش ئەزانم زۆرە هاوڕێکە شەهید دەبێت سەختی و ناخۆشی زۆرتان بینیوە وەڵا شتێک هەیە بەڵام پێ دەڕوو نایە لەسەر تەلەڤیزیۆن بگەڕێتەوە ئەگەر کامێرەکان نەبوو نایە بۆ بگەڕانەوە دەلایەتۆ پێیان بڵێ کامێرەکان زۆر بۆتانە گەرمۆ دوایی بەڵام مەسەر باش لە پێشمەرگایەتی بیرەوەری خۆش و ناخۆشیش هەیە جاری وایە تۆ لە شەڕای ماندووی ڕەفیقێک شەهید بووە یەکێ بریندار بووە یان کاتی برسێتی و ماندووبوون و هیلاکی و سەرما و سۆڵە بەڵام مقابلی ئەوەش خۆشی زۆرە بەڵێ ئێمە هەموو جارێک کۆ بینەوە تەبیعی لەناو شەمێکا لە دۆڵێکە ئاوی هەبوایە و ئاوانگەرم کرد و خۆمان ئەشت و ئیتر بەکو حەمامێک باین بوو حیوانمان سرە بڕی و هینمان نەکرد گۆشتمان لە برژان و نانمان نەخواتوانی بڵێن ئەو کاتە جەژنیەوە بووە ئەبوو بە گۆرانی و بە هەڵپەرکێ و قسەی خۆش و نوکتە و ئەوانە بەڵام بەڕاستی شەربیرەوەریەکەمە هیچیان هی ئەوە نین لەسەر تەلەڤیزیۆن بگەڕنەوە بەڵام بۆتان ئەڵێم بەڵام من خۆشترین کاتم کاتی پێشمەرگایەتی بوو لە جگە لە خەبات و تێکۆشان و ڕێزدەگرتن لە خەڵک و هەواڵەکانت هیچ شتێککە بیردەوە نەکردەوە وەکو ئێستا بیر لە پارە بیر لە ژیانی خۆش بیر لە شتی جوان و ئەوانە بکەیتەوە ئەو نەبوو ئەی بیرە لە چیە کردەوە کە بڕیارە داببی بە پێشمەرگە بۆ بی بە پێشمەرگە من یەکەم جار 16 بوومە پێشمەرگە بەڵێ بازم دەستناە هێنا و بوومە پێشمەرگە بەڵێ بەڵام سەرتا پێشمەرگاتەکەشم لە خزمەت جەنابی مەمجەلە بوو بەڵێ
ئیتر ئەو کاتە لە باڵی مەکتتەبی سیاسی بووم بەڵام جاری دوم کە چوومەوە مۆزە بووم تەنظیم بش بووم لە سلێمانی لە شارەکێکە کەشە بووم بەڵێ تەقەم لە کابرایە کرد بریندار بوون نەمرد ناسیمی فەرمانی گرتنوشتم بۆ دەرشوتر دوسەر ڕۆژ ئەتفا بووم دەسلیمەتر چوومە دەرو بوومە پێشمەرگە باوەڕتان هەبێ ئێستاش نییە بە ئاواتەمەم ئەو ڕۆژانە بگەڕێنەوە ئەو ڕۆژانە ڕۆشتن نایەنەوە بەڵام هەر چەندە ئێستا ئەو تێکۆشەرانەی کە خەباتیان کردووە ماندوو بوون تەمەنی خۆیان بەقەت کردووە لەو پێناوەدا لە زۆر شوێن ڕێزلێگیراو نین بە تایبەتی لە حکوومەت کە زۆر بەداخەوە ئەو حکوومەتەی کە بە خوێن و ڕنج و عارەقەی ئێمەمانان و شەیدەکان بە دەرەجەی یەکەم زیندانیانی سیاسی ڕێخستە دەرینەکان کە مندامی سەنگەر ئیداخری بەوە هاتووتە دی بەڵام وەک پێویست لێمان نەپرسراوەتەوە و ناشپرسێتەوە و لەگەڵ هەموو ئەوانەش نامەوێت بیکەم بەشتی سیاسی و ئەوانە پێشمەرگەی زۆرمان زومیان لێ کردووە تا ئێستا چەندین بەرنامە لە تەلەڤیزیۆن قسەم کردووە کاکەمە ڕەشید قەراغی دەم ڕۆژانە دیسان باسی کرد بە دەرکان تر هەموو بەستیان کردووە زۆر جار وای دەیە کە بەزەیم پیاوێتەوە ینی تۆ ناخۆشە لە هاوڕێ و هەواڵەوە بێتە سەر ئەوەی کە من بیبینم چونکە بە ژیانی ئەزانم وەزی چۆنە بەزەیم پیابێتەوە گشتی ئینسانی بەڵێ بەڵێ ئەوە جێگەی سەفە بەداخەوە وت لە خزمەت خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال پێشمەرگایەتیم کردووە زانین دۆستایەتیانی بەسەراتی چ خۆشیە لە نێوان تۆ و سەرۆک مام جەلالە مام جەلالیش سەرۆک مام جەلال حەزی زۆر لە قسەی خۆش شتم بۆ گەرمەوە بەڵێ ئەو توانێت قڕاسوالان ڕوانت بەڵێ زۆر جار ئەیوە وەرە سوای بە پیاسەی بکەین ئەچون پیاسەمانە کرد و هاتینەوە و ئەچون بۆ لای شوەتاوە هاتین بۆ لای تەگەران و مەنتەقانە هەموو جارێ ڕەحمەت لە باو کرد یاخۆ عەمرە درێژ بێت دەست خۆش بێ إلى آخره. بله. رجعوا تمام جلال أجر مردم أمزاد يمكن بناومه. وفي جابهم هي سيكة بناوته. يسألهم قطعي بنوس اللمس والبس هذول جادي جميلة بنامي. وتنبى قربانه مصيبه وتم يصدق فوشة. بلا مسبين اشتكي ممكن عاد بيضل بي. عليه أبرو قطعي بشر بشيان. هربوا بمهدور كانت مردم. هم بقول. جالي كان هو بس كان محمود بداخل وكل شيء دواي كذا وأنا كم معون. شو بو خلاص ولا في لمكتب سياسي مدير داري مكتب سياسي شو ما أوبر شربيكي وكو أم شربيها بو لحوشك يا ليه دانش وتي ولا دانشة دانش شو وتي الشيخ وتملك قهوة خب تي ولا كل سنة كذا أيوة بدولت نسمبوه شو بوا وتي هورامي لو شغال بيت قهوة بخاطر دوا كوكا يوم والله تقول يوم كعبة تواني بنك محمود بيستدي وكاج شيخ حمابو كاج برهمو كاج نوزادي محاسب بانكر وتي جت عن لبسيا وتي منهم جلال طالباني منهم جملة ورامية بله شون من بيت عن علم هو وين ما بس كاج محمود بداخل كل شيء دواي كله بداخل السجوا اللي دن بيت دواي ده برنامج تام بقشكل بله زان شو وتي منهم جلال طالباني وناوي جملة ورامية شون بقصي منها كان بنوسين بالتلفون بدمي كنت انا ريم بلان شو كان بيبي كان مبتن بله هسه صديق يكم بكاك محمود وتي كاك محمود وتي جوده به جميل هورامي وتي فوق جبني بوصل فلان شهر نريبو حكمتك تيايا بله هذا بقصيب فيه وتي بس شهر نوزاد جميل وتي بارب دب فلان كز يا او نبل فلان كز سيارب فلان كز سخانو بكره مالي من بلا جميل وافي وتي بيك ابي بيكي بله حتى برامي وتي برام وتي أجر جميل دوساس يصير ميواني هبو دعائي ببيسم خواردين ميواني كاني أو خراب تربو ولا خواردين ميواني كاني من محاسبة دكم بله أبي خواردنا كاني زور باش بميواني وتي بلام وتي بأوات هموتان سكرتاريات جميل وتي فلانة كذا إمام جلال بينه تماشى كان بينه بيش هو بوي زوم بينه خويا وهجي حتى هذه وكو بريمال وايهم كاتيات وتي بلام شتى هي بقصينا كان وتي أشياء وتي أجر وتي با إقلاب يمكن بسريع بقصينا كان لا أنا جيل مقرد والله من نازع من في موايا مام جلال راس لهم كردو عراق وأنا روشوا
بەڵام بە دەرجەی یەک دە پێشمەگەدرینەکان ڕۆشتووە دەناخۆ مشکانە من بۆ زانم کە دەخۆم یعنی فراغی دژیانمە دروست بووە ئێستش لە گۆڕەکەیە بەڕابەری ڕوحی خۆی بێزانم مام جلال من پێم وانێ هیچ کاتێ یادم هەست بە کلێنەکەی زۆرەکەنەوە هەر زۆر ئێمە ئەزەکەین هەست دەکەین بخۆی لێنە باش با بچینە بەشی دوێن بەرنامەکە باش ئەلبەتە کاک جەمیل قسەکردن لەگەڵ جەناب و گفتوگۆ لەگەڵ جەناب زۆر شیرینە بەڵام ئەمانەوێ چرۆخانیش کە ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقی بە کۆمەڵێک مەرحلە تێپەڕیوە بەشی دووەم لەگەڵەوە بەردەوامی لە بەشی سێمە تەوسیات و یان پێشنیازی جەنابەت بۆ ئەو بۆ هەموو گەنجان کە جوان لە بەرنامەکەیە گوێ لێگریت زۆر باش لەگەڵمان بینەر بن بەردەوامە بین لەگەڵتانە دووبارە سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست بەرنامەی گەنجینە لە بەشی دووەمدا لەگەڵ خات و چرۆ حەمە شەریف ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق گفتوگۆکەین هەڵبەت چرۆخانیش کۆمەڵێک بەسەرهات و سەربردەی ئەم لە جەژنا هەیە و هەمیش لە ژیانی تایبەتی خۆیان هەیە چرۆخان بەخێر بێت زۆر سپاس جەژن پیرۆز جەژنێوەش پیرۆز زۆر بەخێر بێت چرۆخان زۆر سپاس بەڵێ چرۆخان یەکێکە لەو گەنجانەی لەگەڵیشا ژنی و گەنجیشی و ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقیشی ئەمەوێ باسێکیە لە سەرەتاوە وەکو گەنجێک وەکو ژنێک چۆن بڕیارتدا بێتە ناو ژیانی سیاسی پێشتر پێش ئەوەی بڕیاری ئەوە بێتە ناو ژیانی سیاسی چی تەکرد کاری تۆ چی بوو بەڵێ بە خێراتنی بەڕێستانەکەم بەبوونی جشنی قوربانەوە پیرۆزبایی لە هەموو مسڵمانانی جیهان و عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتەکەم وەکو ژنێک لە کاری سیاسیا وەکو لە بەرەوەی پێویستی ناوچەکەم وای خواستەوە کە لە بواری سیاسەتە بێمە ناو بواری سیاست بۆ خۆم یەکێکم لەوانەیە کە دەرچووی کۆلێژی یاسا و ڕامیاریم بەشی یاسا و دەرچووی کۆلێژی یاسا و ڕامیاری بەشی زانستە سیاسیەکانم بەڵێ سێجار دواتریش دەرچووی کۆلێژی سەربازیم لەبەر ئەوە بەڕاستی سیاست یەکێکە لەو کارانەی کە وەکو چۆنەڵی پێویستی خۆمەوەکوتم دەرچووی کۆلێژی زانستە ڕامیاریەکان بووم لەبەر ئەوە ئەبوو هەر یعنی بێمە ناو کایی سیاسیەوە و دوجاریش ناوچەکەم پێویستی ناوچەکەم وای کرد کە بێمە ناو بواری سیاستەوە خەڵکی هەڵەبجەن بەڵێ و لە هەڵەبجە لە دایک بووم و لە هەڵەبجە شوم و لە ئێستاشا هەر لە هەڵەبجەم وەفای تۆ بۆ هەڵەبجە وای کە بە پێویستی بزانیت هەڵەبجە بەڕاستی ژیانە بۆ من ئەتوانم بڵێم ناتوانم کە دوور بم لە هەڵەبجە هەموو هەرێمی کوردستان بۆ من هەڵەبجەیە بەڵام من پێم وایە هەر کەسێک لە شوێنێک لە دایک ببێت یعنی تینووی خاک و ئەو خاکەیە کە وەکو هەوا پێی ئەژی منیش هەڵەبجە وەکو ئەو وایە کە چۆنەڵی بەبێ هەڵەبجە نەتوانم بشی بەڵە جا بۆ ئەم جەژنە بۆ هەڵەبجەیەکان ئەو بەخۆشمەوە کە هەڵەبجەیم بۆ ئێمە دوو جەژنە لە بەرەوەی هەڵەبجە بۆتە پارێزگار و بەڕاستی بۆ هەڵەبجەیەکان ئەمە شتێکی خۆشە تۆ کە ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقیت و لەو کاتێک کە تۆ لە پەرلەمانی عێراق بوویت هەڵەبجە و شارەکەی تۆ بووە پارێزگا ئەمە چه هەستێکی بە تۆ شارەکەمان بوو بە پارێزگا بێگومان هەمیشە شانازی پێواکرد بڵێ بەڕاستی ئەم جەژنە ئەتوانم بڵێم دوو جەشنە بۆمان جەژنی ڕابردوو جەژنی ڕەمەزان ئێمە بە تەمام بووین کە جەژنی ڕەمەزان بکرێتە دوو جەژن بەڵام سوپاس بخوا بە هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆمک و نوێنەری هەڵەبجە ئەتوانم بڵێم ژمارەیەکی زۆر خەڵکی شایەتی ئەوم بۆ بن کە لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا چەند هەر بە کچە هەڵەبجەیەکە ناسرا بووم لەبەر ئەوە کە بەردەوام هەموو ئامانجێکم و هەوڵێکم بۆ ئەو بوو کە هەڵەبجە لەم 4 ساڵەی کاری پەرلەمانیمە بتوانم شانازی بکەم مێژووە بۆ خۆم دروست بکەم کە بڵێم لەو کاتێک کە لە پەرلەمان بووم کارێکم کرد مێژوو بۆ خۆم تۆمار بکەم کە هەڵەبجە ببێتە پارێزگا سوپاس بۆخوا ئەو ئاواتەی کە هەم بوو ئەو ئامانجەی کە هەم بوو هاتە دی و ئەم جەژنە جەژنی قوربان دوو جەژنەوەکو بەڕێستان ئاماژت پێەیە هەم جەژنی قوربانە و هەم هەڵەبجە پارێزگایە ئەبێت ئێمە بەڕاستی چۆنەڵی سوپاسی
سەرۆکەکەمان بکەین سوپاسی هەموو ئەو لایەنانە بکەین کە دەستیان لە بەپارێزگابوونی هەڵەبجەیە پیرۆز بێ ئەم بابەتە هەڵبەتە فقامەتی سەرۆک کۆمان ڕۆڵی هەبووە سەرۆک بافڵ وەیە یەکگرتووی هێزوو لایەنە سیاسیەکان ڕۆڵێکی گەوریان هەبوو بۆی هەڵەبجە بە پارێزگا بەڵام گرنگەوە ئیدی لەمە دووە ئەو خۆشەویستیە تەنها لە ناو دێری شعرەکان و بەرنامەکان نەمێنەوە بتوان بە هەموو لایەک بە علامیشەوە خزمەتی هەڵەبجە بکرێ لە ڕووی خزمەت گوزاری و گەشە پێدانەوە چرۆخان باسیەوەت کرد ئەفسەری کۆلیژی سەربازی تاواو کردووە بەشی سەربازیان پۆلیس تاواو کردووە بەڵێ زۆر دوور نین لە یەکترەوە بۆ ژنێک ئەمە قورس نەبوو هەر ژنێک ئامانجێکی هەبێیان ئەخو هەر تاکێکی کۆمەلگا کە ئامانجێکی هەبێت پێم وان نییە قورس بێت چکە من ئەگەر حەزم لە کارێک بێت هەرچەندە ئاستەنگ و ڕێگری بێتە پێشم بەڵام لەبەرەوەی کە ئامانجم هەیە هەموو ئەو ڕێگریانە تێپەڕێنیت لەبەرەوەی کە تۆ ئامانجتە ئەو شتە بەدەست بێنیت بڵێ بۆیە هیچ گرانی و بەرگرانیەکی بۆ دروست نەکرد باشە لەگەڵ هەموو ئەمانەشە کە باسمان کرد دوجار ژنێکی و لەگەڵی دایکی و خێزانێکت هەیە و ماڵێکت هەیە لەگەڵ ئیشی ماڵ و خواردن دروستکردن و نانی بەیانی جەژن و ئەم شتانەیە نێوانە چۆنە؟ بەڵێ جژن بۆ من بەڕاستی خۆشە ینی ئێمە وەکو کوردەواری هەمومان من خۆم جاران کە بڵێ لەسەر ماڵ بووم زۆر یارمەتی دایکمەیە بەیانیان زوو کە هەڵ ئەسا بۆ نان ئامادەکردن بۆ بەیانیان هاوکاری بووم ئێستش هەر لە دایکمەوە بۆ ماوەتەوە کە حەزم لە ئامادەکردنی نانی بەیانێت چکە بەڕاستی من پێم وایە ئەگەر چێشت نەبێت لە بەیانیانی جەژنا ئەو گەولە و دەنگی ئەڵاو ئەکبەرە نەبێت بە جەژنی نابینم لەبەرەوە بەڕاستی ئەوە سوپاس بخوا لە ناوماناماوەتەوە تایبەت لە منتیقەیە ڕاستە لەوانەیە لە وڵات ئێمە گەر لە هەنێ لە شوێنەکانی کەن نەمابێت بە حکومێک زۆربەی زۆری ژنەکانی ئێمە لە دەرەوە کارەکەن هیلاک بنانی بەیانی نییە بەڵام من یەکێکم لەو ژنانی کە پێم خۆشە وەکو ژنێک هەر چۆن جاران ژنانی سەردەمی پێشووتر نانیان ئامادە کرد هەر بۆ نەفەسەوە منیش نانی بەیانی حازرەکەم و جەژن لەگەڵ هەموو سەرقاڵیەکانی خۆت و ئەو کارانی کە هەتا بەڵام تا چۆن یان گرنگیت بە پەیوەندی کۆمەڵایەتیەکانت داوە هاتو توی خێزانی مەسەلەن پور و خاڵ و مام و خوشک و برایان و ئەمانە عرف و عاداتێکە بەڕاستی لە لای ئێمە قەت کۆن نابێ بەڵام بەداخەوە زۆر جار بەهۆی سەرقاڵی شوکارە وای لات و تۆ زێن پەیوەندیانە کاڵبۆتەوە لە لای چرۆخانم پەیوەندیانە کاڵبۆتەوە یان هەر خۆیەتی ئەتوانم بڵێم وەک جاران نییە ڕازگۆ بم گلەی لە خۆتەکەی لەبارەوەی لە خۆمەکەم کە نەتوانم وەکو پێویست وەکو جاران بم بەڵام لەگەڵ ئەوەیە لە جەژنەکانە لە بۆنەکانە بە تایبێت ئەوانەی کە لە هەڵەبجەن نامەوێت بڵێم ئەوەی کە لە سلێمانی بێ ئەو کە سوکارم کە لە سلێمانی بێ لە دەرەوەی هەڵەبجە بێت بڕۆم سەردانیان بکەم بەڵام ئەویش بە پێویست خوانە خواستە نەخۆشیە خۆتانێ خۆشیە کە سەردانیانەکەم بەڵام لە جەژنانە ئەر بۆ خۆم چکلێتە گێڕم ئەسمە دەرەوە ئەوەی کەیە بۆ ماڵم پیرۆزبایی لێکم و دواتریش هەموو ئەو ماڵانەی دراوسەیە خزم و کە سوکارەکە لێرێ سوپاس بخوا کە سوکارم لێرە زۆرە چرۆخان یادگاریەکی جەژن مناڵی چیت بیرە چیت بیر نییە کورا تا گەنجیش یادگاریەک بەسەراتێکی خۆش واللهی بڵێم چی وەکوتم جەژن ئەو ئەڵاو ئەکبەرەی جەژن یعنی هەروەکو ئەو چۆتە منتاڵیتی ئەوە زۆر زۆر جلی جەژنت ئامادە کردوها کە مناڵی جلە بۆکەن لە لای خۆتا ئەی خوێنی تخواخواتە بەیانی زوو بێت یەکسەرچلەکان لەبەرکە ئەو تۆ قەتەوەت کردووە هەموو کاتم دوێنێ و پێرەموت یعنی باسمە کرد لەگەڵ ماڵەوە ئەموت بە مناڵی ئەو چێژەی کە هەت بوو شتێکیان بۆ کڕیت داتەنا لای خۆست تا بە خەبەر بەیانی لەبەریکەی بەڵام بە حکمی تەمەەن کە گەورە ئەوید یعنی بەڕاستی ئێستەکەی ئەو چێژ و خۆشەی جاران نەماوە جەژن بەڕاستی کاڵ بۆ تۆ لە ناومانە یعنی من هەستەکەم پەیوەندی کۆمەڵایەتیەکان کەم بۆ تۆ وەک جارانی بەڵام ئەتوانم بڵێم ئەم منتیقەیە بە حکمی ئەوەی کە عرف و عادەت زۆر کەم لێرە گۆڕاوە هەر ئەوە هەیە بەڵام لەگەڵەوەش جلی جەژن هەموو جەژنێ جلی جەژنەکەم لەگەڵ مناڵەکەمە جلی جەژنێش بۆ خۆم ئەەکەم بۆم جەژنت لە پیرۆزت سپاس بەڵێ بەڵێ زانە زۆر باشە چرۆخان باسی بکەین پرسیارەکەم وڵی ئەمویست بێمەوە سەر ئەوەی کە لە هەڵەبجەیە زۆرێک لە بەڕوبەرەکان ژنن ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراقێک دەرچوو ژن دەرچوو سەیرەکەی کۆلێژی پۆلیسی تاوا کردووە ئەم گرنگجیدانە بە ژن
لە هەڵەبجە لە چیەوە سەرچاوەگرێ؟ بەڵێ ئەتوانم بڵێم لێرە ژن لە هەموو هەرێمی کوردستان بە تایبەت ژن ڕێزی لێ ئەگیرێت و پێگەی تایبەتیە بەڵام لە پارێزگای هەڵەبجە وەکو کاکزانا بەڕێزت ئاماژت پێەیە زۆربەی زۆری بەڕێوبەرەکان لێرە ژن بەڕێوە ئێبات و من پێم وایە ئەمە هاوسەنگیە کە لە نێوان ژن و پیاوڕاگیراوە هەندێکە لەن ژن ناتوانێت کە کار بکات بەڵام ژن بەڕاستی لەگەڵەوەی کە ئیشی ماڵەوە ئەکات مناڵ بەخێو ئەکات هەنێ ئیلتیزامی کەی هەیە لەگەڵ ئەوەشە لە زۆربەی فەرمانگە و بەڕێوەبەرایەتەکانە کارەکانی زۆر بەباشی بەڕێوە ئەبات. بەڵێ کە لەقەبێکی هەیە خاتو ترۆ بەڵێ ترۆ حەمە شەریف مام شەریفی نانەوە بەڵێ حەزم کرد خۆت بیڵێ ئەو لەقەبە لە چیەوە هاتووە ئاساییە بە ماڵباسکەی زۆر ئاساییە لە بانگەشەی انتخاباتە بەکارێنە بەڵێ باوکم کاتی خۆی پیشەی نانەوە بووە و شانازیشی پێوەکەم بۆی ئێستش کە پەرلەمانتارێکم هەر بۆ خۆم ئەو ناوم داناوە یعنی چرۆی مام شەریفی نانەوە لە برۆ ئەبێ ئێمە هەر کات کە باوکمان پیشەیەکی هەیە من وەکو خۆم وەکو چرۆ شانازی بۆ کارۆکەین کە باوکمان هەی بووە منیش خۆم شانازی بۆ لەقەبەوە ئەەکەم و خۆشم لە تەنانەت لە فەیسبووکەکەشە چرۆی مام شەریفی نانەوە بەڕابردوی خۆتەوە باڵێ شانازی و قەتیش یەکێک بێ لە سڵۆبی کادرانی یەکێتی هەمیشە بە تازەحی سەیری شتەکان بەڵێ بە دڵنیایی لەبەرەوە ئەگەر باوەک هیلاکە بێت تاوەکو مناڵەکەی گەورەکە وەلو بەداخەوە من کاتێککە بوومە پەرلەمانتار باوکم نەیبینیم لە بڕۆ لە ژیانە نەما بوو سواس لەگەڵ مردووی هەموو لایەک وەکوتم شانازی بە پیشەکەی باوکمەوەکەم هەر بۆیە دامناوە باش ئەو بەڵێنانی لە کاتی بانگەشەیە بە خەڵکتاننا بە تایبەت ئەوانی ناوچەکای خۆتان و کە دەچوونە لایەن و بەڵێنی ئەو شتانەتان پێیان ئەو کاتێک کە چوونە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بوونە ئەندام پەرلەمانی عێراق خاوەن بەڵێنەکانی خۆتان بوون بە دڵنیایەوە من لە ئەتوانم بڵێم یەکێک بوو لەوانەی کە ئەیانوت بەڵێنە چیەموت هیچ بەڵێنێک نایە هیچ بەڵێنێک نایم تاکو نەڕۆم بۆ ئەوەیە کە بتوانم کاری من چییە بڵێ چکە بەڕاستی ناخۆشە من بڵێم ئەبمە پەرلەمانتار ئەوە ئەەکەم بەداخەوە کە ئەمە بۆ بانگەشە بەڵام یعنی لێرە ئەیلم یعنی هەموو کەس یەکێک نییە بڵێ چرۆ چ بەڵێنێکیەوە من یەکسەرموت هیچ بەڵێنێک نایم تاوکو بش بە پەرلەمان بەڵام بەڕاستی کە بوومە پەرلەمانتار چوومە ناو پەرلەمانی عێراق یەکەم ئامانجم بە پارێزگابوونی هەڵەبجە بوو سوپاس بخوا بە هەوڵی فراکسیۆنەکەم بەگوتم هەموو ئەوانەی کە لەگەڵمان نبوون و بەڕێز نامەوەیەک بەیەکیانی لەوە چ ناوێکم ببیرچێ بەرە سەر و کۆمار و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو وەزیرەکانمان کە کاخالی و کاک نزار و کاک هەڵۆ ئەوانە لەگەڵمانە هاوکار بوون و ئەوانەی کە لەگەڵمانە هاوکار بوون بەڕاستی کە ئەمە ئامانجم و یەکێک بوو لەوانەیە کە لە چۆنەڵی لە ناخە هەوڵم بۆ ئێ بەڵام خەون ئەویست کە خەونم بوو کە بیلم چکە یعنی دڵنیانیت لەوەی کە تۆ ئەڕۆیتە ناو پەرلەمان و دوجار ئەو بەڵێنانی کە یا بووم بە کەسی بابەتی مناڵەون بۆکان بۆ بەڕاستی کە لە ئێستەشە یعنی هەوڵێکی زۆر بۆیاوە بەڵام ئەتوانم بڵێم کەم تەرخەمی وەزارەتی شەهیدانی هەرێمی کوردستان دوێنێ لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ئاماژەم پێەیە کەم تەرخەمی وەزارەتی شەهیدانی هەرێمی کوردستان وای کردووە کە بابەتی مناڵەون بۆکانی هەڵەبجە کە 37 ساڵ بەسەر ئەو تاوانە تێ ئەپەڕێ تاوەکو ئێستا من نەزانم ئەو هۆکارە نبینم کە لە مانگی یەکەوە جوابی کتابێک نەدرێتەوە لە هەرێمی کوردستانەوە بۆ حکوومەتی عێراقی هۆکارەکەی چی بێت بەداخەوە کە ئەمە هۆکارێکە من ئەمێ بەدوای ئەو کێشای بگەڕێم کە بۆچی وەزارەتی شەهیدان بابەتی مناڵەون بۆکانی ئەوەنە یعنی بەبێ بایەخ ئەزانێ ئەتوانم بەولە ئەوکەلی من ئاشرینیش بەڵێ بەڵێ کاتمان ئەوەندە نەماوە لەگەڵ بگەڕم سەر پرسیارێکی تۆ باست لەوە کرد ئەو تێکەڵکردنەی ژیانی خۆت و ژنێتی خۆت لەگەڵ سیاسەتە چۆن توانیتە بیگونجێنیەوە هیوا و خۆلیات چییە بۆ ئەوەی خەڵکانی وەکو تۆ یان ژنانی تر هەندێک خەڵکی ئەڵێ من بێ ئەمە لە بم مەسەلەن باو پرسیارە بکەین تۆ کچی مەسئول بووی کچی عشیرەت و ئەوانە بووی هێنانی کردیان بەوە یان جودی خۆت بوو با ئەمە تەجروبە ئەزمونێک باسکەین بۆ ئەو کچانەی کەم ڕەنگە جامیعی تەواو کردیان بۆ ئەو گەنجە کوڕانەی کە جامیعی تەواو کرد بڵێ نەخێر من تازەگەر کوڕی مەسئولێک نەمیان کوڕی فڵان نەبم هەندێک قسانە هەیە نابم بەشت لەوە قسەیەکمان بۆ بکەین
بەرنامە و پرۆگرامی حزبەکەی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان وایە هیچ کات بیر لەوە ناکاتەوە کچی بەرپرس نەبیت ناتکاتە مدیر عامێک ناتکات بە ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخۆ پۆستێکی گەورەت پێنایە بەڵێ من لە کچی مەسوولم نا هیچ کەس یعنی بەرپرسێک هاوکار بۆ بۆی من بەڵام حیزب چاوی لەو کەسانەیە چاوی لەو ژنانەیە کە ئەیانەوێ بێنە پێشەوە یاخود لە من وەکوتم لە فەرمانگەی ڕەگەزنامۆباری شارستانی کارم کردووە ئەلبەتە خۆشە جوودی خۆش دەوێت کە بڵێیت من هەم بڵێ من هەم من کچی مەسوول نیم من ئەمەوێت کەسێکی ئاسایی کچی مەسوولی بەڵام ئەڵێن هەر بۆ نا من ئەخر مەبەستمەوە بۆ عفونکەی ئەڵێن تەنها کچی مەسوول بیت ئەبیتە بەرپرس نەخێر جوودی خۆت دەورە بینێ و کەسایەتی خۆت تۆ کاتێکە لەناو فەرمانگەیەک یاخود لەناو بەڕێوەبەرایەتیەک یاخۆ گەرکارێکیشت نەبێ بەڵام هەڵس و کەوتت لەگەڵ خەڵکیە چۆن بێت ئەو کات حزب تۆ ئەبینێ و خۆشت خۆشتەکەت تا چۆن ڕۆیشت مەسەلە مەستم ئەوەی ڕیزبندی پلەی سەرباز ڕائید بووم ئەبوو بۆم مقاتەمی دەستخۆش بەڵێ چرۆخانەمە لەگەڵ جەنابتان بەردەوامە بین بەڵام لە بەشی سێمی بەرنامەکەدا کاک جەمیلیش لەگەڵمان دەبێ بۆی بزانین کە مەڕستان تا چەند دەتوانن سوود لە ئەزمموی وەک کاک جەمیل و کەسانی وەک کاک جەمیل وەرگن و بیکەنە گەنجینەیەک بۆ خۆتان بەڕاستی بینەرمان بە لەگەڵتان بەردەوامە بین بەردەوامە بین. دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی سێمدا لە ئۆکو چۆن لە گەڵ بەڕێز کاک جەمیل گفتوگۆیەکمان کردوە لەگەڵ چرۆخانیش گفتوگۆیەکمان کرد ئێستامانەوێ پێکەوە ئەو گەنجینەیە کە کاک جەمیل هەیەی پێشنیازەکانی بۆ چرۆخان و لە ڕێگەی چرۆخانەوە بۆ هەموو گەنجانی کورد لە کچوو لە کۆڕ لە ناو کۆمەڵی قەیرانان بەڵام بێ ئومێد نەبن بتوانن بگەن بە مەرامی خۆیان بتوانن تێبکۆشن ئێوەش ڕەنگە مەسەلەن بەشێک لەو تەجروبەی خۆت باس کرد زۆر بە سەختی هێناوتانە کاک جەمیل. وەڵام من ئامۆژگاریم بۆ گەنجان و داوانی وڵاتەکەمان لە هەردوو ڕەگەزەکە ئەوەیە کە احتیمات بکەنە سەر خۆیان بەتەمان نەبن حسابکەن بۆ حکوومەت ناتوانێت دامەزرێت فعلا ناتوانێت ئەو هەموو گەنجە دامەزرێنێ بەڵام خۆ پێمان خۆش بوو ئەگەر حکوومەت بیتوانایە ئەوەندە کارگە دروستکار لە وڵاتەکەمانە ئیسفادەی بواە ئەو گەنجانە خوێندویانە ماندوو بوون هیلاک بوون بڕۆش نایە لەو کارگارە ئیشەم کردایە کە وەکو لە کاری ئیداری لە فەرمانگەکانە مجال نییە ئەگەر بەهاتایە هەم لە ڕووی سوودیشەوە سوودی هەبوو بۆ وڵاتەکەمان کارگەکەی کارگەی هەچی بێ هەم لە ڕووی هەلی کاریشەوە هەلی کارە ڕەخسا بۆ خەڵک مەسەن بڵێنێسە ئەمری درێژ بێت تەمەنی درێژ بێت کاگاسۆ حاجی محەممەد پرۆژەیەکی شیرمەنی شتیوای هەیە ئاژەڵداری وانە ئەو کارگانە زۆر ئەوانە بدەن ئەو کارگان دروست بکرێت مەسەلەن ئێستا ڕسنوش نین ئێستا مەکاین هەیە شت هەیە خەڵکی دوو فێریە بێ ئەگەر لە خورماڵ یان لە هەڵەبجە وەختی خۆی لۆکە زۆر دروستەکە بەموو لە منتیقی شارە دوورەوانەیە ئەوە هەبواە ئەیان توانی هەم خولی جاریشکە لۆکە بچێنرێتەوە لە شارە دوورەکە داهاتێکی باشە و بۆ جوتیارەکەش و لە کارگەکەش کە بە کاربات هایە بۆ ڕستنوچنین دیسان ئەوانیش هینانەکەن وەختی خۆی لەم تەوێڵی ئێمە یعنی شارەکە وای لێ هاتبوو شارۆچکەکە وەکو بورهەنگی لێ هاتبوو هەنگ ئەگەر یەکە ئیشی نەبێ هەنگەکان دوورێقەنەوە ئیش نەکات ئێرەش کە هاتی تێرە وەکو شارێکی پیشتازی هاتە بەرچاوت گەنجی تەوێڵە نەبوو بە کچوو بە کوڕەوە نەزانێت کلاش بچنێ کلاشیان نەچنی کشێکە تا وەختی شووی هەدا هاتێکی باشی بۆ خۆی پیا کردو ئاڵتوشتوای ئەرکیش لەسەر ماڵی خۆش نەبوو زۆر جار ئاڵتونی خۆی هەبوو لەوەی زیاتر کە مێردەکەی بۆ یەکرد کوڕیش عینی شت کلاشیان نەچن ماڵێک 5 کەس بوونایە 6 کەس بوونایە ئەمە ئیتر فراغێکیان هەبووە هینانەکرد یا گەنج هەبوو بەربووم هەیە لەو شاخانە ئەچون بەڕاڵوکیان هێنا ئەیان فرۆشت ئەچون گۆژیان هێنا ئەیان فرۆشت ئەچون قەزوانیان هێنا ئەیان فرۆشت ئەمە بەسم لەبەر ئەوە ئینسان احتیمات بکاتە سەر خۆی
داوام لە حکوومەت کرد من 20 ساڵ لەمە پێش داوام کرد لێکردن وتم با لە تەوێڵە پەیمانگای بژانەوەی پیش دەستەکان دروستکەین ئەو پەیمانگایە جۆڵای بێنی خەڵک فێری جۆڵای بکە کلاشکەر فڵی کلاشی بکەن ئاسنگەر فێری ئەوەی بکە دارتاش فێری ئەوەی بکە پەیمانگایەک ئەچن فێرە بن پارێکی کەمی باتێ مەسن 150 دیناری باتێت خوازەکە تا فێرە بێ کە فێر بوو ئەچی بۆ خۆی یارمەتی بدرێ حکوومەت یارمەتی بدا بۆی دەزای جۆڵاییە ئاسنگەریە لە حیمچیە کارەباییە ئیلا ئاخری ئەوە بکە بەرهەمەکەش کە لەوێ بەکاری دیسان ئەفرۆشتێتەوە بۆ ئێدامەی بەڵام نەیان کرد من لێرەشەوە داوا لە ئەو بازرگانە نیشتمان پەروەرانەی دڵمەدە نیشتمان پەروەرانی کە هەن ئەم پرۆژەیە نەک تەنها بۆ هەورامان و هەڵەبجە و شارە دوروانە بۆ هەموو شوێنەکان باشە هەموو شوێنێ شوێنی دەستوە هەیە ئێستا تۆ لێرەوە ئەچیتە خوارەوە بەرەو باڕۆژی ئەبێت بۆ ئێرە گەرێکی بێت تا ئەچنە خوارەوە لەوانەیە 50 دوکان 60 دوکان هەبێ شتی پیشەی دەستی هەورامانی ئەو دوو ئەیهێن لێرەی فرۆشن کابرا خۆی ئیسفادەی لێکا لەبێ کە دووچێکا ئەی هێنێ لێرەش دوکانارەکەی فرۆشێ دیسان ئیسفادەی لێکا زۆر باشە ڕێنمایی ئامۆژگاریم ئەوەیە بە کچوو کوڕەوە احتیمال بکەنە سەر خۆیان باشە قەیداکە با 5 کەسی کە کۆلێژی کشت و خاڵیان تەواو کردووە بە یەکەوە داوای پارچەی ئەرز بکەن لە حکوومەتیان بشن ئەرزە بە ئیجاد بکەن لە شوێنێکا نەمامگرێت بچن من تەجربە بێ ئومێد نەبن نەمامگەم هەبووە من فەتەیەکی زۆر باوەتان هەبێ یەکێ لەو ئیشە هەرە باشارە کە دەهاتێکی باشە نەمامگەیە هیچ پارێ تێ ناچێت قەڵەمە بە مەقەسەیە خۆ دەیکەی وڵای بە خۆش و کوڕەکانیش بوو کشتەکانیش بوو ئەوانە دەوروبەرمان خوشکەزا برازا هەموو هاتن هاوکاریانە کردن وڵای کۆڵێ وەزم باش بوو ئەو فەتەیە کە ئەو نەمامگەیە بوو یانی شتی زۆر ئەکرێ ئێستا لێرەم لەم تەوێڵەیە ئەگەر کرێکاری خەڵکی ڕۆژهەڵات نەبوونایە ئیشیان بکردە ئەم تەوێڵەی ئاودان نەیە بوو یەک کەس هەمووی وەستا کرێکار لە بە هەموو شتەکان نەهی ڕۆژیوێ باشە کاکە من بۆ لە وڵاتی خۆما پێم ئەی بێ هەندێک ئیش هەیە بیکەم بۆچی کە گەنجەیەشێ بە جەمیل ئەمە بەشێتی بەشەکەی تری ئەوانەی وەکو چرۆخان بوونەتە ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق سیاسی دارەکەی کارەکەن تەوسیاتت یان پێشنیازت چیە بۆیان من پێشنازم ئەوەیە ئەگەر بێت و ئەو شتەی کە هەیە ئەستحقاقی خۆبانە قانون ژڕی پێداوین پەرلەمانتارەکان هەموو ئەگە بە یەک دەن داوا ئەو شتانە بکەن وڵاتەکەمان ئەبوژێتەوە مەسەر ئێستا بڵێن هینی کۆچ و کۆچبران هەیە وەزارەتێک هەیە بەناوی وەزارەتی کۆچ و کۆچبرانەوە چەند خاڵێکیان هەیە بۆ ئەوانەی کە کۆچیان کردو پارەیان ئەدەنێ و ئەرزیان ئەدەنێ و هاوکاریانەکەن شتانەکەن بەڵام هەرێمی تیان نییە باشە بۆ لە 2003ەوە ئێستا حکوومەت کەوتۆتە دەستی عێراقیەکان و ڕژێم دیکتاتۆر ڕووخاوە و دوای پەرلەمان 2005 تشکیل بووە ئەی باشە ئەم هەموو دەورەی پەرلەمان نەیانتوانی ئەو یاسای هەبوار بکەن و خاڵێکی ئضافەکەن هەرێمی شتێکەوێت من لەگەڵ خەجەباریاوە چوون بۆ عێراق چوون بۆ بەغا چوون بۆ لای ئیڤان خان وەزیری کۆچ و کۆچبەران قسەمان کرد لەگەڵا کرد وتی وەڵای کارێکی باشە نردی بۆ مەجلیسی دەورە کە هەموو یاساکان وار بکرێتەوە مەجلیسی دەورە شوێت بە جوبەنی وەزیران لەوێ شو هاتە پەرلەمان دوایی تەلەفۆنیان بۆ جاریشکە ڕۆشتنەوە بۆیە لەگەڵ ژنێ کۆچ و کۆچبەران و لە ژنەی یاسایی دانیشتین لە پەرلەمانی عێراق هەمویان نیوەیان لە هەردوو لە ژنەکە یاساکەمان هین کرد دێڕێکمان بۆ ئضافەکرد وتمان ئەم یاسایە ئەوانش ئەگرێتەوە کە لە هەرێمی کوردستان ئاوارە بوون باشە ئێمە ئاوارە لە ساڵی 75 ئەمانە لە ساڵی مەباران و ئەنفال زۆرمان هەیە لە کۆڕەوەکە هەمانە هەش بەڵێ سەش نەگراوە ئیمکانی بگەڕێت زۆر باش باشە ئەمە شتێکی باشە ئەگەر پەرلەمانتارەکان هەڵسن بەو کارە ئیشی ئەوانە بیکەن دوو مۆزوعێکی مەبەرانی هەڵەبجە مۆزوعێک دادگای باڵای تاوانەکان بە جینۆساید نەساندوویەتی ئەی باشە کە دادگا خۆی ناسیبەتی نابێ فشار بکەین ئەمان بە تەنیا پێیان ناکرێت ئەبێ لایەنە سیاسیەکان سەکرتەری سیاسی کورد پشتیوانی داواکەیان بکات کۆبوونیان لەگەڵا بکە ئامۆژگاریان بکات بڵێ وا بکەن وا بکەن وا بکەن شتەکان خۆ
خۆشیان پشتیوانی بکەن فسادی نەدوڵەتی بکەن ئەمانە بکرێن ئەم لەژدانە بکرێت و خەتاراتی کوردستان بدەن وەڵا هەموو کەسێ بێ بە خاوەنی ئیش و ئەبێ بە خاوەنی ئیمکانیات ئەبێ بە خاوەنی پارە ئەوشتانە بەڵێ دەستخۆش قات و چرۆ چیتێ لەسەر قسەکانی کاک جەمیل و بە شێوەیەکی گشتی بۆ کارکردنی خۆت بە تایبەت لە ناو ژیانی سیاسی کەسانی وەکو کاک جەمیل تا چەند بوونەتە گەنجینەیەک بۆ کارکردنی ئێوە بەڵێ من ڕێزم بۆ قسەکانی کاک جەمیل یعنی بەڕاستی وەکو مامۆسایەکی خۆم ئەیبینم وەکو گەنجینەیە کە ئێمە سوود لەو توانانەی بەڕێزیان وەربگرین کە پێشووتر هاوکارمان بوون بە تایبەت لەو سەردەمەی کە ئێمە کاندید بوون و پێشووتر و بە ئێستاشەوە وەکوتم وەکو مامۆسایەکی ئەبینم کە سوود ئەبینم لە تواناکانی لە قسەکانی هەموو کات هەر کات بەرنمەیەکی بێت بەڕاستی داهێنیشم بە تایبەت بە دیارەوە گوێ لێگرم و لە ئەزمموی کاری سیاسیشی سوودم بینیوە و قسەکانی بەڕێزیان هەمووی وایە ئەو کارانەی کە هەیە بە تایبەت بە بابەتی کۆچ و کۆچبەران کەوتی نەحەقێکی زۆر لەوەیە لەگەڵ ئێمە کراوە و لەسەر ئەوە ئێمە نووسراومان کردووە بۆ بەڕێز وەزیری کێن کۆچ و کۆچبەرانی عێراق لەبەرەوە ئێمە بە تایبەت خەڵکی هەڵەبجەکە ئێمە لەوەتەی هەیە بەڕاستی ئاوارەین لە 1970 و 91ەوە ئێمە ئاواری وڵاتی ئێران بووین نووسراومان کردو و داوامان کردووە کە ئەو ئێمە سوود لەو داهاتە وەربگرین کە حکوومەتی عێراقی بووی کە ئاوارەکانی خۆیان سوودی لێبینین ئێمەش هەڵەتەنشاڵە لە بەرنمەیەکی تایبەتە دوا پەیام و سەرنجی خات و چرۆچیە لەو جەژنەیە بەڵێ وەکوتم دووبارە پیرۆزبایی لە هەموو خەڵکی لە هەموو مسلمانانی جیهان و خەڵکی لە هەموو عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتەکەم هیوام وایە ئەم جەژنە بێتە جەژنێکی ئاشتی بە تایبەت کە لە ئێستا هەرێمی کوردستان لە قەیرانێکی داراییایە جارێکی کە ئێمە باسی کێشەی دارایی نەکەین و کورت هەمومان یەکگرتوو بووین بەڕاستی ئەگەر بتوانین هەمومان یەکدەنگ بین هەموو ئەو مافانەی کە هەمانە ئەتوانین لە عێراق وەری بگرین ئینشاءڵڵا کاک جەمیل کۆتا قسەی ئێوە ئەگەر شتێکتان وەڵام من هیوای سەرکەوتەمەوە خوازم ئەم جۆرە دیدارانە ئەم جۆرە بەرنامە زەرورە خەڵک ئێستا ئەوسا خەڵداریش بە دیار شیرۆک و لە شایخانە و لە شوێنان و دیواخان و ئەوانە ئێستا الحەمدولله ئەو هەموو کەناڵە جوانەمان هەیە گرنگی بدەن بەم مینانە گرنگی بدەن بۆ ڕەخساندنی هەلی کار ڕێنمایی بۆ خەڵک تەلەڤیزیۆن هۆیەکە بۆ هوشارکردنەوەی خەڵک لە هەموو ڕوویەکەوە ئێوە ئەبێ بەرنامەتان هەبێ بەرنامەی کشتتوکاڵی شتوکاڵ لای ئێمە ئێستا لە هەشتا لە مەرحەلەی قۆناغی سەرەتاییایە بەشتی بیداییە بۆ تەحسینی نەوعیەت بۆ گەشەپێدانی بەروبوومی کشتتوکاڵی بۆ پەرەپێدانی ئاژەڵداری بۆ پەرەپێدامی پەلەوەر و شتەکانی تر وردە وردەهانی خەڵک بدەن خەڵکی پسپۆر تەلەڤیزیۆنەکان بیان هێن بەرنامەیان لەسەر بکەن ئەو بەرنامانە ئیسفادەیان هەبێ زۆر ڕێنمایان بدرێ دووبارە دەستخۆشیتان لێ یەکەم چرۆخان یەکێک لەوانە لە پەرلەمانی عێراق زۆر ئەکتیڤە کەسێکی باشە دڵسۆزیشە بە هەڵەبجە من هەرەوە نەبێ بڵێم هەمکاریم کرد بێ وەکو ئیلتیزامێکی حزبی خۆم یەکێتی بووم حەزم هەست بووە کەسەکانی یەکێتی دەرچن لەوەش ناکەم کشی بنەماڵەیەکی زۆر زۆر باشە خۆش خۆڵێکی باشە هاوکارم کرد بە واجبی خۆم بزانیوە سپاس یەکەم کە پێ ئەزانێ ئیشی باشی کردو بەڵام تەنها بە چرۆخان تەنها بە پەرلەمانتارەکان ناکرێ ئەبێ سەکرتاری سیاسی کوردی وەکو باس بکرد هین بێ هەنێکی ئەو بێ دووبارە پیرۆزبایی جەژنی قوربانتان لێ یەکەم هیوام وایە لە ناو مناڵەکانتانە کاتێکی خۆش بەسەر بن بە بوونەی جەژنەوە ئەم هەفتە یادەی یەکێتی نیشتمانی کوردستانیش کوردستان حەقە گرنگی زیاتری پێ بدا چونکە بەڕاستی من لە پێشە باس بکرد خۆم وەکو بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەی تەماشای یادی دامزانی یەکێتی نیشتمانی کوردستانەکەم و بن بەهۆیەک بۆ جۆشدانەوەی ڕۆحی یەکێتیانە و تێکۆشان دەستان خۆش بێت ماندوومان کردی کاک جەمیل ئەمڕۆ زۆر زۆر سپاس دێرینەکان سپاس بۆ بەڕێز چرۆ حەمە شەریف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵێ هەزیان سپاس بۆیەوەش کە تا ئێستا بینەرمان بوون گەنجینەی ئەم شەویشمان پێشکەش کردن ئەشاد بن ئەمانەتی خوای گەورە بن